بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و بەختەوەر بێ خۆشحاڵم لە بەرنامەی باس و خواست بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە. ئازیزانم لە بەرنامەی ئەمجارەی باس و خواست باس دەکەین باسی ڕۆڵی میدیا دەکەین لە ناو ڕووداوەکان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە نەزاکات حسێن مامۆستای زانکۆ. دکتۆرە زۆر بەخێر بێ. دەمەوێت لەو شوێنەوە دەست پێ بکەین کە باس لە ڕۆڵی میدیای ئێمە بکەین کە لە کاتی ڕووداوەکاندا میدیا ڕۆڵی چییە؟ بۆ باسکردن لە میدیا بڵێن چه جۆرە میدیایەک ئەو کاتە توانین باسی ڕۆڵەکە بکەین. بەگشتی ئەمە باسی میدیایەکەکەین کە میدیایەکی ستاندار و میدیایەکی ڕاستی و میدیایەکە بۆ خەڵک پیش بکات و میدیایەک کە بۆ نیشتمان ئیش بکات و میدیایەک ئامانجی گەیاندنی کێشەکان بێ بە چارەسەر و میدیایەک ئامانجی بەرژەوەندیەکانی خەڵک بێ و میدیایەک بۆ ئەوە دروست بوو بێ. لەسەر ئەوە من قساکەم نەک دوای بێمە سەر میدیاکانی ئێرەمان. لەو کاتا بەڕاستی میدیا ڕۆڵی لە ڕووداوەکانە تەنها بریتینێ لە ڕووماڵکردن. میدیا لە ڕۆڵی لە ڕووداوە میدیا ئامرازی چارەسەرە لە وڵاتانە. میدیا دەبێت چارەسەری بۆ ڕووداوەکان بدۆزێتەوە، ئەبێ بە دوای ڕێگە چارەکانە بگەڕێ، ئەبێ بە دوای ڕێگەی هۆکارەکانە بگەڕێ، ئەبێ بزانێت سەرهەڵدانی ئەم ڕووداوانە لە کوێوە سەری هەڵداوە، کێ لە پشتی ڕووداوەکانەوەی چارەسەرەکانی چۆن ئەبێت، چۆن بیگەێنێتە ئاقارێک کە بە باری بەرژەوەندی بۆ نیشتمان و بۆ هاوڵاتیانە بگەڕێتەوە. ئەنی میدیا یەکێک لە هەرە ئیشە سەرەکیەکانی تەنها بریتی نیە لە گەیان ڕاستە بریتێ لە گەیاندنی زانیاریەکان و ڕووماڵکردنی ڕووداوەکان، بەڵکو هۆکاری ئامێرێکی چارەسەرە لە وڵاتانە بەکاردێت لە کاتی ڕووداوەکانە، لە کاتی گرژیەکانە، لە کاتی قەیرانەکانە وەکو چەکێک بەکاردەهێنرێت بۆ چارەسەرکردن. زۆر باشە. ئەمە لە چوارچێوەی میدیایە کە بەڕێستان وەسفی دەکەن بەو میدیا حەقیقی کە بە میدیا بەمانای میدیا بەمانای میدیا کاتی ئەم میدیایە دێت ئەبێتە میدیایەکی پارتێکی حیزبی و ئەبێتە میدیایەکی دیکتاتۆری و ئەبێتە میدیایەکی بەرژەوەندی ئابووری و ئەبێتە میدیایەکی بەرژەوەندی سیاسی و ئەبێتە میدیایەکی بەرژەوەندی کەسی و ئەبێتە میدیایەک خۆشی ئەچێتە ناوچە ناو قەیرانەکە و خۆشی ئەچێتە ناو ڕووداوەکە و خۆشی ئەبێت بە بەشێک ڕوو لە ڕووداوەکە. ئەو کاتە ناتوانێت بڵێ میدیایەتن لەبەرەوە لێرە تەحەکومکەی بەم جۆرە لەم میدیانەوە کە ئەو ڕۆڵە سەرەکیە گشتێ ببینی ئاسان نیە. زۆر باشە دکتۆرە، بەڵام ئێمە ئێستا لە حەقیقەت و واقعی ژیانی خۆماندا دەبێت بڵێن ئێمە چۆن چ جۆرە میدیایەکمان هەیە. لە کوردستانە من ئەوەنەی ئەمەوێ بڵێم میدیا بڵێن میدیای پارتە سیاسیەکان. ڕاستە ڕەنگە هەندێک میدیا هەبێ کە ئێستا شبێ سەر بەخۆ بێ، ناوێکی سەر بەخۆی لە خۆی نابێ، بە تایبەتی لە پەخش و رادیۆ ئەوانە نابینین کە میدیایەک بۆ شێوازە. ڕەنگە میدیایەکە بێت بە ئاشکرا زمان حاڵی پارتێکی سیاسی نەبێ، بەڵام ناتوانین بڵێن میدیایەکمان هەیە لە پەخشا بە تایبەتی لە رادیۆ و تەلەڤیزیۆنە بڵێن میدیایەکمان هەیە هیچ باگراوندێکی سیاسی لە پشتیەوە نیە ئیش بکە لە هەرێمی کوردستان. کەواتە لێرە ئێمە بین باس لە میدیای پارتە سیاسیەکان کوردیەکان نەڵێن میدیای کوردی و نەژڵێن میدیا لە کوردستانە، بڵێن میدیای پارتە سیاسیەکان لە کوردستانە چۆن ڕۆڵ ئەبینێ لەم بارودۆخ. ئێمە چارمان چییەنی کاتێ باسی میدیا دەکەین هەر ئەوەیە کە لەگەڵ ئەو واقع و لەگەڵ بوونی ئەو میدیایی کە ئێستا لە واقعا هەیە تر ناتوانین وەکو مامەڵی وەچیتە لەگەڵ. من باس لەوە نێ ئێمە ڕۆڵمان چی بێ ئەمە چی بێ، ئەڵێم کاتێک کە بۆ ئەوەی زوڵم لەو ئۆرگانە نەکرێت تۆ بیت ئەم بۆ شتێکی تر دروست بووە، ئەم ئامانجێکی تری هەیە، ئەم بە دوای شتێکی ترە ئاگەڕێ، تۆ هەموو جارەبەی تەحەکومی بکەی و حکومی بدەیەوە تاوانباری بکەی بەوەی کە بۆ وەکو ڕۆڵە میدیا سەرەکیەکەی خۆی دروست نەبووە. کە هەر شتێک بۆ هەر شتێک دروست بوو بۆ ئەوە ئیشەکات. میدیا بۆ هەر میدیا ژوایە، خۆ میدیا بەس بریتینە لە یەک جۆر لە میدیا لە جیهانە. میدیا هەیە بەس بۆ بازرگانی دروست بوو، بۆ قازانج دروست بووە. کاتێک کە میدیایەک بۆ قازانجی مادی دروستە بێ، تۆ هەموو ڕۆژێک بیت بڵێ ئەم میدیای ڕۆڵی چێ بەرامبەر بە کۆمەڵگە زوڵمی لەکەیت. وە کاتێکیش کە میدیایەک بۆ قازانجێکی ئەتوانم بڵێم سیاسی دروست بووە، ئامانج و هەدەف و استراتیژێکی دیاریکراوی بۆ لایەنێکی دیاریکراوە بۆ
بۆ ئامانجێکی دیاریکراوی خۆی هەیە ناتوانانی هەموو ڕۆژە بێ حکمی بکەیت و تەحکومی پێ تاوانباری بکەی بەوەی ئەرێ ئەم میدیایە بۆ ئیژ ناکا بۆ ئەوەی ئەم قەیرانە چارەسەرکە ئەو میدیای ڕەنگە خۆی حەز نەکە ئەم قەیرانە چارەسەر ببێ خۆی بەشێک بێ لەوەی کە ئەم قەیرانەی دروست کردووە لەبەر تۆ بێ لێرەوە من بۆی ئەڵێم بۆ ئەوەی قسەکردنەکانمان ڕاست بێت بۆ ئەوەی حکومدانەکانمان بەڕاستی بێت ئێمە بین بڵێن میدیای پارتە سیاسیەکان چی ئەکا لە کوردستانە و بۆ ناتوانێت ئەم قەیرانە چارەسەرکان نەکبین بڵێن میدیا لە کوردستانە بۆ ئەم ڕۆڵە بۆ ئەم ڕۆڵە نابینێ چکە هەر میدیایەک بۆ چی دروست بوو بۆ ئەو ڕۆڵەی شەرکات زۆر باشە دەستەکانت خۆش بێت کەواتە دەکرێت بڵێن ئەو میدیایی کە ئێستا لە واقعیا هەیە ڕۆڵی هەیە لە دروستکردنی ڕووداودا خۆی ڕوودا و دروستە بێت بەشێکشی دروستەکرێ میدیا چۆن ئەتوانێت تەختی ڕووماڵی ڕووداوەکان بکە چۆن ئەتوانێت چارەسەری ڕووداوەکان بکات بە دوای ڕێگە چارە بگەڕێت زۆر بە ئاسانیش ئەتوانێت ڕوودا دروست بکات و زۆر ئەتوانێت ڕووداوێکی بچووک بەرەو ئاقارێکی گەورە بەرێ ئەتوانێت ڕووداوێکی گەورە بەرەو ئاقارێکی بچووکیش بەرێ وایە میدیا لە هەرێمی کوردستانە ئەو میدیایی کە لە هەرێمی کوردستانی ئێمە هەیە بەشێکی زۆری رادیۆ و میدیای پەخشکراو کە لە هەرێمی کوردستانە هەیە زۆر بە تایبەتی ئەمە ئەم میدیای خۆی ئێستا بێنینی بەشێکە لە قەیرانەکە لەناو خۆی چووەتە ناو ململانێکەوە خۆی چووەتە ناو شەڕەکەوە خۆی بە ئاقاری ئەوە ناڕوایانی هەر لایەنێک کە میدیایەکی هەیە من میدیای حیزبی بە میدیا نابینم بەو پێناسە میدیایی کە بۆ کۆمەڵگە ئیش بکات چکە میدیای هەموو حیزبێک ڕاستە ناڵم خاڵیە لەوەی کە خزمەت بە کۆمەڵگە بکە ئۆرگانێکە لە ئۆرگانەکانی حیزبەکە وەکو مەکتەبی ڕێخستنی حیزبەکەی وەکو مەکتەبی کۆمەڵایەتی حیزبەکەی ئەمەش یەکێکە لە ئۆرگانەکانی کە چۆن ئەوێ مەکتەبی ڕێخستنەکەی ئەندام و لایەنگری بۆ پەیدا بکات و کۆمەڵایەتەکەی لەناو کۆمەلگا جوانیکان میدیاکەشی ئامانجە سەرەکیەکەی بۆ ئەمەیە ئیتر لە پاڵ ئەمەشا لە ڕێی خوا و بۆ خوا و لە پێناو هەندێک بەرژەوەندی ترا هەندێک خزمەت بە کۆمەڵگە ئەکا ئەمە شتێکی ترە لەبەرەوە ئەم میدیاش دێت بە ئاراستەی وینەکەی خۆی ئێمە نمونەمانەیە بۆ نمونە ئێستا نمونەیەکمانەیە شاندێک چۆ بۆ بەخام گوێ لە میدیاکان بگرم باشە ئێمە ئەم شاندە بۆ هەر شتێک ڕۆشتۆ بۆ بەخام ئێمە بە دوای تروسکاییەکە ئەبێ بگەڕین بە تایبەتی میدیا ئەبێ بگەڕێت کە چارەسەری ئەم قەیرانە و ئەم گرێکوێرەیە لە کوردستانە بکرێتەوە تۆ بێ بزانی هەر میدیایەک بە ئاراستەی خۆی ئەو میدیا ئەو پارتەی کە بەشدارە لە شاندەکە بە زمانی قسە ئەو پارتەی کە بەشدار نیە لە شتەکە دێنێت بە هەموو شێوەیەک لێ ئەدا و تاوانباریەکە گوتارێکی هاوبەش خیتابێکی هاوبەش گوتارێکی نیشتمانی گوتارێک بە ئاراستەی خزمەت بەم کۆمەڵگە و بەم نیشتمانە بە هاوبەشی لە ناو میدیای کوردیایمە نابینین بۆیە ئەم میدیایە دێت خۆی چی پێ باشە و خۆی مەسلحەتی لە چیایە هەندێک میدیا ڕەنگە هەندێک جار حەز بکە ئەم قەیرانە بەردەوام بێت من میدیا بینم بە ئاراستەیەکی شەکە حەز ناکەم قەیرانە چارەسەر بێت ڕەنگە ئیشی خۆی لەما ببینێتەوە لەم بارودۆخا ببینێتەوە ئەو لایەنەی کە سپۆنسەریەکە بەرژەوەندی خۆی لەما ببینێتەوە بێمە شەفاف لەسەر ئەمانە قسە بکەین هەر ناڵێن وەڵا ئەم میدیایە وروژاندن چارەسەر نییە میدیای پارتە کوردیەکە ناڵێن میدیای کوردی لە کوردستانە بە دوای قەیران ینی بۆ چارەسەر ناگەڕێن وروژاندن ئەکەن لە خاڵی نێگەتیڤی ئەدەن ئەوەندەی لە خاڵی پۆزەتیڤی بدەن یعنی تۆ ڕوو حەدەسێکە لەم حەدەسا خاڵێکی ئیجابی بدۆزەرەوە میدیای ئەوروپی میدیای نیشتمانی ئەو وڵاتانێک کە نیشتمانیان هەیە لە ناو قەیرانێکا دێن خاڵە ئیجابی و پۆزەتیڤەکە نق لەسەر ئەو خاڵە ئیشەکەن هەتاوەکو ئیکەنە کاریگەری لەسەر خاڵەکانی تر ئێمە لە نقطەی دژ ئەدەین لە نقطەی ململانەکە ئەدەین لە نقطەی لێکترازان ئێمە ڕێک پێچوانەی ئەوەیە کە میدیای بۆ دروست بووە ناڵێم هەموو میدیاکانمان و ناڵێم بە تێگڕاش بەڵام بەگشتی مادەم تۆ میدیایەکی پارتی سیاسی یا باگراونداویە بە سیاست ناتوانێت تەجاوزی ئەوە بکات کە بێت بە ئاراستەی بەرژەوەندی خەڵک ئەگەر بین وەک میدیایەکی بەرژەوەند چکە ئەم لە کاتێکە ئێستا ئەگەر ئومێدێک هەیە بۆ نمونە لەم شاندا تۆ بێ بوو بە دوای خاڵێکی ئومێدا بگەڕێ و ئەگەر ئومێدیشی تیانە میدیا ئەتوانێت هەموو شتێ بکە میدیا ئەتوانێت و شاندە بکاتە ژێر کاریگەریەوە بڵێت بەرپرسن بەرامبەر ئەوە دەبێت و چارەسەرە بکەن بگەڕێن ئیشی لەسەرەکەم ئاراستەی شتەکەیان پێ گۆڕم بەرەوەی کە بە بەرژەوەندیەکانی خەڵکابێ نەک بێ من وا بکەم خەڵکی کوردستان بێن مەسەر جادە دژی ئەم هەنگاوە بینم لە کاتێکە
ڕەنگە لەم هەنگاوە خاڵێکی ئیجابیە بێ لە بەرامبەر ئەگەر 99 خاڵی نێگەتیڤیژە بێ تۆ لەسەر ئەم خاڵە ئیجابێ ئیش بکە وی ئەم خاڵە ئیجابێ زەخکەیتەوە بەرپرسیارەتی بۆ ئەم شاندە دروست کرد وا بیکەرە ژێر کاریگەریەکەوە کە لە ژێر فشارێکا بتوانێت هەنگاوێک بنێت کە خزمەت بە کۆمەڵگەکە بە نەک بێ من ناشرینی کەم لەبەرەوە میدیایەک کە بۆ استراتیژێک دروست بوو هەر چۆنێک تۆ ئیشی لەسەر بکەی هەر خزمەت بۆ استراتیژی زۆر باشە دەتەوێت بڵێ ینی میدیاکانیش لەبەرەوەی تۆ ناود ناوە میدیای پارتەکان پارتە سیاسیەکان زۆر باشە ڕێک ئەجەندای پارتە سیاسیەکان ئەجەندای پارتی سیاسیە یعنی هیچ میدیایەکی حیزبی نییە پارتێکی سیاسی دەعم و سپۆنسەری بکات بتوانێت تەجاوزی بەرژەوەندیەکانی پارتە سیاسیەکەی بکات خۆی هەروایە ئەو میدیا بازرگانی شەریکەیەک و کۆمپانیایەک سپۆنسەریەکە ناتوانێت لە بەرژەوەندی سپۆنسەرەکەی بێت ئەمەش جۆرێکە لە سپۆنسەر و لە باکراوندی بۆیە ناتوانانی تۆش حکمی بدەیت ئەوەندە حکمی بدە بزانە ئەم میدیایە چەندێک توانیوێتی ئەجندای پارتە سیاسیەکەی جێبەجێکە و چەندێک ئەتوانێت هەموو پارتێکی سیاسی ڕێزمەیە لە کوردستانە لە دروشمیا لە ئامانجیا لە کاتی هەڵبژاردننا لە پەیڕە و پرۆگرامێکی بۆ خۆی داناوە بەرژەوەندیەکانی خەڵک ئامانجەکانی خەڵک لێرەوە حکم بدە بەسەر میدیاکە ئایا تۆ میدیاکەت بەکارە ناوە بۆ ئەو دروشمە زەقانەی کە لە کاتی هەڵبژاردن و کە لە کاتیکە ناتوانیت حکومی بکەی بەمێ هەر کاتێکە میدیایەکی نیشتمانی گشتی خەڵکمان هەبوو بۆ خەڵکیشی کرد ئەو کاتە ئەتوانین بێن حکمی ئەم میدیایە بین بەوەی کە چەندێت توانیوێتی خزمەت بە بەرژەوەندیەکانی زۆر باشە دکتۆرە ینی دەکرێت بەو ئاقارە قسە بکەین کە بڵێن مادام ناومان نەنا میدیایکی نیشتیمانی کەوادە میدیایکی نانیشتیمانیش بێ ناتوان نانیشتمانی نییە لە پێناسا بۆ میدیا میدیای سیاسی هەیە میدیای پارتی سیاسی هەیە میدیای حکومی هەیە میدیای نیشتمانی هەیە میدیای بازرگانی هەیە ئەم میدیانەی ئێمە لە هەرێمی کوردستانە من ئەوە لە ڕەخنەما ئەڵێم میدیای ینی زەق پارتێکی سیاسی تێکەڵن چونەتە ناو بازرگانیەوە چونەتە ناو بە هەندێشتی نیشتمانیەوە چونەتە ناو تێکەڵیان ئاوێتیان کردو بە بەرژەوەندی حیزبیەکانی میدیایەکی مختەڵەت هەیە لە هەرێمی کوردستانە سە لە هەندێک وڵاتان مۆدیلەکانی میدیا زۆر ئاسانی کەناڵ هەیە ئەچیتە وڵاتێکی ئەوروپی وڵاتێکی دەرەوە سەری کەناڵەکەکەی سەرەکەی کەناڵەکەم فڵ بازرگانی و تاوی ترە من هیچ تەحکومێکی بەسەرا نادرێ کەناڵ هەیە کەناڵی نیشتمانە هی خەڵکە زۆر باش حکوومەتە ئەمانە جیا بەس لێرە لێرە مختەڵاتە ئەوەی تۆ باسی دەکەی پەیوەستە بە فەرهەنگی خۆتەوەکو باسی دەکەی ئەمە میدیا حیزبیان پەیوەندە بە فەرهەنگی میدیاوە ینی نه من پەیوەندە بە فەرهەنگێکی زانستی بنەمایەکی زانستی کە من توێژینەوە خوێند و مۆدیلی ستانداری جیهانی پەیوەندی نیە بە فەرهەنگی بەڵام من ئەمەوێ هەر تەحکومی ئەم میدیانە هەر بەوە چکە گوناحە بڵێ میدیای کوردی ئەنی میدیای کوردی شت زۆر شاملتر و فراوانترەگرێ وەک لەوەی یان بژڵێن میدیا لە هەرێمی کوردستان بڵێن میدیای پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە زۆر باشە دەمانێت باسی ڕاگررتنی هاوسەنجی بکەین لەلایەن ینی میدیاکاران توانیویانە هاوسەنجی بپارێزن بەڵام لە سەرەتادا ئەگەر باسی هاوسەنجی بکەین بەڕای بەڕێستان هاوسەنجی چیە لە میدیادا هەموو شتێ ئەوە کووتمەگەڕێتەوە بۆ ئامانج و استراتیژ و هەدەفی و کەناڵی کە دروست بووە هاوسەنگی ڕاگرتن لە میدیایەکی گشتی خەڵکیە ئەوەی کە پێڵە میدیای نیشتمانیە بریتە لە هاوسەنگی ڕاگرتن و بەڵانس ڕاگرتن لە نێوان بیر و بۆچوونە جیاوازەکان و وەرگرە جیاوازەکان و ئەو ئاینە جیاوازەکان و ڕەگەزە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکان و پێداویستە جیاوازەکانی تاکەکانی ئەوە ئەگەر ئەمە میدیایەکی خەڵک و نیشتمان بێت ئەگەر باز لە میدیایەکی بازرگانی بکەی هاوسەنگی ڕاگرتنی بریتە لە پاراستنی بەرژەوەندیەکی هاوبەش لە نێوان لایەنی سپۆنسەر لەگەڵ بەرژەوەندی کەناڵەکە خۆی واتە چۆن بتوانێت لە کاتی ڕیکلامکردنیا لە کاتی نمایشکردنیا بۆ ئەم کاڵایە بەرژەوەندی کۆمپانیا خاوەن کاڵاوە بەرژەوەندی کەناڵەکە خۆشی چۆن خۆشی بتوانێت جێگای خۆی بکاتەوە لە میدیایەکی حیزبیشە هاوسەنگی ڕاگرتنەکەی بەشی زۆری میدیا حیزبیەکەیە ئینەکە هاوسەنگی ڕاگرتنەکەی بە ئاراستی ئامانجەکانی خۆیە بە لەبەرەوە جۆری هاوسەنگی ڕاگردن ئەکەوێتە سەر ئەو کەناڵە و ئامانجەی بۆی دروست بووە میدیایەک کەناڵی میدیایەکی ئیسلامی هاوسەنگی ڕاگرتن بریتە لەوەی کە چۆن بتوانێت خزمەت بە ئاینی ئیسلام و بە پەیامی ئیسلام کات بە شێوازێکی وەها کە
ئەگەر ئامانجی بێت تێگڕای تاکەکانی کۆمەڵگە لە خۆی ڕازیکایە ئەو خاوەن پەیامەکانم ئەوانەی خاوەنی پەیامی ئیسلامی لە خۆی ڕازیکە لەبەرەوە هاوسەنگی ڕاگرتن ئەمە لە هاوسەنگی ڕاگرتن تۆ بتێ وەک کەناڵێک تەوازن ڕاگری لە نێوان قەیرانێکا کە دروست بووە لە نێوان دوو لایەنە بریتە لەوەی کە تۆ لایەنێکیان زەق نەکەیتەوە لایەنەکەی تر فەرامۆش بکەیت یعنی لە هەموو ئیش و کارێکی کەناڵە لە هاوسەنگی پەیامەکەیە لە هاوسەنگی ئەو ڕووداوانەی کە حەدەسانەی کە ڕووماڵی ئەکا ئەو بەرنامانەی کە ئەیکە ئەو بابەتانەی کە باسیەکە هەمووی پێویستی بە هاوسەنگی ڕاگررتنێکەیە ئەم هاوسەنگی ڕاگررتنە لە چیەوە هەڵ ئەقۆڵێت یان لە چیەوە سەرچاواگرێت لەو ئامانجەی کە کەناڵەکەی بۆ دروست زۆر باشەکەواتە پرسیارەکەی سەرەتام یعنی میدیاکارانی ئێمە ڕێک بە ئەجندای میدیاکان دەجوڵێنەوە کەناڵەکان دەجوڵێنەوە یان ئەوان توانیویانە بۆ خۆیان هاوسەنجێک ڕابگرن لە میدیایەکە ئاخرەکەوێتە سەر جۆری میدیا هەیە ڕۆژنامە نووس ئازاد بێت بتوانێت بە ئازادی خۆی بەڵام شتێک نییە لە دنیا میدیایەکی بێ ئەجندا شتێک نییە لە دنیا میدیایەکی بێ پرینسیپ و بێ بنەمایانی لەسەر هێڵێکی سەرەکی ئیژنەکە ڕۆژنامە نووس بتوانێت بۆ نمونە هیچ ڕۆژنامە نووسێک سەر بە کەناڵێکی دیاریکراو بێت ناتوانێت بەبێ ئەجندای ئەو کەناڵە دیاریکراوە بڕوات بۆیە هاوسەنگی ڕاگرتن لە کەناڵێکە کاتێک کە میدیاکاریش پێ و بابەندە بێ ئەگەڕێتەوە سەر ئەو هێڵە سەرەکیانەی کە استراتیژی کەناڵەکە بۆی دامەزراوە بۆیە ناکرێت بڵێن میدیاکارێگەیە لە کەناڵێکە کە کەناڵەکە ئەوێ بۆ نمونە بە ئاراستەیەکی دژی بابەتێکە ڕووداوێکە قسە بکات خۆپیشاندانێکە کەناڵەکە ئەوێت گەورەی کات زیاد لە ڕادەی پێویست زەقی کاتەوە ئامانجێتی پەیامنێرەکەی یا میدیاکارەکەی بێت بڵێ نامن بەڵانس ڕاگرم لە نێوان ئەوەی کە زۆر زەقی کەمەوە لە نێوان ئەوەی کە زۆر بچووکی کەمەوە بۆیە هەموو شتێک ئەگەڕێتەوە سەر ئاستی ینی ئەو استراتیژی و پەیامەی کە بۆی دانراوە لە کاتێکیشا کە میدیا موسسە ینی ئێمە میدیاکانی ئێمە موسسینین لەبەرەوە ڕەنگە هەندێک جار ڕۆژنامە نووس بتوانێت چکە ئێمە کاتێک کە باز لە کەناڵێکی میدیایی و شێوازی سیستمی ئیشکردنی ئەو میدیا پەیوەندی نێوان میدیاکاران و مانیجەر و بەڕێوەبەران ئاستی ئازادی پێدانی ئەو کەسە بۆ نمونە ئایا بەشی هەواڵ خۆی ئازادە لەوەی کە چی داڵەزێنێ ئایا بەشی بەرنامەکان تێگڕە ئازادیەکی هەیە لەوە یعنی ئەکەوێتە سەر سیستم و هەیکەلی ئیداری ئەو کەناڵانێت تۆ بێ تەحلیلی ناوەڕۆکی سیستمی ئیداری و پەیوەندی نێوان ستافەکە و استراتیژی کەناڵەکە و ئامانجی کەناڵەکە بکەیت اینجا ئەتوانێت لەبەرەوە میدیاکار ناتوانێت ئەگەر ڕادەی دەستکراوەیە لە کەناڵەکە چەنە بۆ میدیاکان واتە چەنێت تۆ بۆ نمونە بەرنمەیەکی وا پێشکەشەکەی چەندێ دەستکراوەی لەوەی چ لێرا چ پرسیارێک لە من ئەەکەی بیکەیت ئەو کاتە تۆ خۆت ئەکەوێتە سەر خودی خۆت لەبەرەوە لە تێگڕای کاری ڕۆژنامە نووسی و موسساتیە ڕۆژنامە نووس سنوورەکەی دیاریکراوە بەپێی ئەو استراتیژی کە کەناڵەکە بۆ دیاریەکە لە کاتێکیشا کە ئێمە بەڕاستی میدیاکان ئێمە لە هەرێمی کوردستانە موسسینین یعنی بۆ نمونە ئێستا BBC ئەو ئامانجەی کە بۆی دامەزراوە ئەو هێڵە سەرەکیانەی کە ئیشی تیاکە 1000 ستافی بڕوات 1000 ستافی کەشی بێت بەڕێوەبەرەکەشی بڕوات بەڕێوەبەرەکەشی بڕوات بەڕێوەبەر بگۆڕێت دەستەی کارگێڕی ئیداری هەمووی بگۆڕێت موسسەیە استراتیژی دیاریکراوی هەیە ئەم کەناڵە ڕوئیایی وەکو چۆنەڵێ میشن و ڤیژنی ڕوئیا و دیدگای ئەم کەناڵە بۆ کارکردن سەوابتە و جێگیرە بۆیە کێ دێت و کێ ئەڕوات گۆڕانکاری ناکات لەم چوارچێوە ئیشەکار ینی تۆ کە چویتە ناو ئەو کەناڵە ئەبێ لەسەر ئەو هێڵە سەرەکی لەسەر ئەو چوارچێوەیە بڕۆی موسسی لە کەناڵ بەداخەوە ڕاستە لە کەناڵەکانی ئێمە لە کوردستانە یعنی ئێمەش ئەو ئازادیە نییە کە هەر ڕۆژنامە نووسێ بۆ خۆی نیشە لە کەناڵە هەر ڕۆژنامە چکە هیچ کەناڵە نییە بەبێ هێڵ و ئامانج و استراتیژێ دامەزرابێتە هەر کەسێ بۆ خۆی ئیش بکە بەڵام ئێمە موسسینین لە کەناڵەکانیشمانە لەگەڵەوە یعنی زۆر کەناڵ هەیە ئێستا زۆر لە ئامانجی خۆی لایاوە لە ئەجنداکە خۆشی لایاوە یان جاری وایە چەند کەسێک لە کەناڵێکە ئەڕۆن سێرەکەی لوغەی کەناڵەکە زمانی کەناڵەکە گۆڕاوە لەبەرەوە لە ناموئەسسی بوونی کەناڵیشە ئەو بەڵانس و هاوسەنگی و یعنی شتێک کە لە کەناڵەکە پێویستە و پابندبوون بە ئەجندا و بەوانەشەوە ڕەنگە لاواز دەشێ بڵین ناموئەسسی بوونی کەناڵەکانی ڕاگەیاندن میدیا پەیوەندی بە ناموئەسسی بوونی وڵاتیشەوە هەیە سیستمی وڵاتیشەوە هەیە خۆی شتێکەیە ها لە ڕێگەوە
بە هەڵە هات بە هەڵە دێت تا بەروبوومەکەی لە تۆپەوە ئێمە نامؤسسین هەتا پەلوپۆکانی خوارەوەی یعنی کاتێ تۆ حکوومەتێکی نیشتمانی مؤسسی پەرلەمانێکی نیشتمانی مؤسسی نظامێکی پەروەردەیی سیاسی سیستمێکی نیشتمانی مؤسسی نەبوو چاوەڕێی هیچ شتێک مەکە لە وڵاتە مؤسسی بێت چونکە ئەوە لەسەرەوە داغەبەزێت ئەو مؤسسی بوونە بۆیە نامؤسسی بوونی کەناڵەکانمان جارێ ئێمە ناتوانین هەر کەناڵ چونکە کەناڵ لای ئێمە لە ژێر چەتری پارتی سیاسیەکانە زۆرینی ڕێکخراوە کەناڵی میدیایی لە وڵاتە لە ژێر سیستمی سیاسی وڵاتەکان ڕێکەخرێ ڕاستە ئێمە هەندێک ڕێنمایی و یاسا و بۆ ڕێخستنی کەناڵەکانمان هەیە شتێکی چوارچێوەیەکی ینی تا ڕادەیەک مەحدود هینە بەڵام ناکرێتەوە ئەم میدیا بێنی هەر پارتێک خۆی مؤسسی بوو ئەتوانێت کەناڵە ڕاگەیاندنەکەشی مؤسسی هیچ بکە ئەوە لێرە تەحەکومەکەین هەر کاتێ نیشتمان بوو بە مؤسسی هەموو دام و دەستگاکانی وڵات بوو بە نیشتمانی ئەو کاتە چاوەڕین بە نیشتمانی بوونی ئۆرگانەکانی خوارەوەش بە میدیاش دەفاڵێت زۆر باشە دکتۆرە دەستخۆش ڕوودا و ئەگەر میدیانەی گوازێتەوە نەیکاتە بابەتێکی خەبەری چی لێ دێت و خۆی دەمێنێتەوە یان هەر هەموو حەدەسێک حەدەسە بەس کاتێ ماناوەرەگرێکە کەناڵێک مانای ئەداتێ حەدەسە بەڵام ماناکەی کاتێک ئەبێ کە کەناڵێک یە تەختی ئەکات بۆ نمونە یعنی ماناکەی چییە خۆ پیشاندانەکانی دوێنی ئێمە لەوانەیە ڕۆژی پێشوو هەبێ کەناڵێک دێ مانای دەداتێ لە مامۆستایانی ناڕازی ئیتر تۆ لە ڕوئیای تۆ کەسێک کە نیە لە ناو حەدەسەکە لە دەرەوە ئەڵێ مامۆستایان لە سلێمانی مامۆستایانی ناڕازی کەناڵێک دێ ئەڵێ بەرەی خەڵک کەناڵێکی تر دێت شتێکی تر ئەڵێت یعنی مانادان بە ڕووداوەکە کەناڵەکە زۆرتر ئەیداتێ وەک لەوەی کە کەناڵ خۆ ئەمە هەر خۆ پیشاندانێکە بەڵام هەریەکە بۆ خۆی مانایەکی خۆی پێدا مناڵێک ئەکوژرێت بەهۆی دەستی دایکی یا باوکی کەناڵێک دێت بە شێوازێکی سۆزی وا مامەڵە لەگەڵ ئەم حەدەسە ئاکات مانایەک لای تۆدا کەناڵێک دێ دەیکا بە تاوانی بارودۆخی وڵاتەکە کەواتە مانایەک بە تۆ ئەدات بارودۆخی ئەم وڵاتە گەشتووەتە ئاستێکەوە کە مناڵی تیا ئەکوژرێت لە لای کەسێکی کە وا باس ئەکرێت کە دڕوندەیەتی دایک و باوکێکە مانا بە تۆ ئەدا کە دایک و باوکەی ئەوەندە دڕوندەیە مناڵی خۆی ئەکوژێت مانادان بە ڕوودا و کەناڵ کاتێک کە کەناڵێت تێتەختێ دەکا ئەو کەناڵە دەیەوێت چ دەم و چاوێک بۆ ڕووداوە بدات و بە چ دەم و چاوێکی خاتە سەر شاشە مانای ڕاستەقینەی خۆی لەو کاتاوەرەگرێت میدیا زۆر جار لە لای جەماوەر و لە لای دەسەڵاتیشەوە دەدرێتە بەر لێشاوی ڕەخنە هەرەکەی ئەوەیە کە خەڵک جەماوەر ڕەخنەی خۆی هەیە و دەسەڵاتیش ڕەخنەی خۆی هەیە ئەمە بۆواتای ئەوە نییە کە هەر یەکێک لە جەماوەر و لە دەسەڵاتیش دانەوێت میدیا بە ئاراستەی بەرژەوەندی خۆیاندا ببن ئەزانی چی هەر شتێ بە خێڵی ڕاستی خۆیانە ڕوا هەموو کەسە ڕەخنەی لێگرێ تاکێکە لە کۆمەلگا بە خوار و خێچی ژیان تێپەڕەکە هەموو کەسی ڕەخنەبارانیەکە میدیا لای ئێمە بە ڕاستەڕێی خۆی کار ناکە تاوانیشی خۆی نییە و گوتم لەبەرەوە کاتێک من ڕەخنە لە میدیا ئاگرم لەبەرەی چاوەشەکاری تایە هاوڵاتیەکی تر ڕەخنە لە میدیا ئاگرێ لەبەرەوەی مانوو بووە بە باسی حەدەس و هێنان و بردن کەسێکی کە ڕەخنە لە میدیا ئەگرێ ناڕازگۆیەتی و نامستاقیت لە میدیا ئەبینێت کەسێکی کە میدیا ڕەخنە لە میدیا ئەگرێ تێری پێداویستیەکانی خۆی نابێەوە کوتاکێک لە میدیا دەسەڵاتیش کاتەیە ڕەخنەلەوە ئەگرێ لەبەرەوەی میدیا هاتووە ئەوی ڕەخنە باران کردووە ئەویش حەزی بەو ڕەخنەیەنێ ئەویش ناوێ میدیا واقسەی لەسەرکە دەسەڵاتیش بڵێم خۆی خوار و خێچە کاتە میدیا دێ خوار و خێچیەکانی ئەوەکە هەردووکیان بەرە بنەگیانی یەکتر لەبەرەوە تێکچوونی شیرازەی سیستم لە وڵاتە هەموو ئەم جەدەلانە ئێستا دایک و باوک شەڕیانە مناڵ و دایک شەڕیانە دراوسێ و دراوسێ ناگونجێن لە دەوائیرەکانە کۆنفلێکت و ناتەبای لە بینی ستافەکە هەیە لە بینی دەسەڵات و ڕۆژنامەنووسا هەیە دەسەڵات و حیزبەکانە هەیە حیزبەکان لە ناوخواانە بخوان ئەندامەکانیان لە ناوخواانە یعنی جەدەل دروستە بێش ئەمە ئەکەوێتە سەرەوەی کە سیستمی سیاسی و کۆمەڵایەتی و
ئیداریش وڵاتش پرزیەکی تێکەوتووە بۆیە ئەو لەسەر ئەو ئەخوێنێ و ئەوش لەسەر ئەو ئەخوێنێ کاتێک کە دەسەڵات توانی ئەدای جوانی ئیشەکانی خۆی کرد ئەو کاتە دەتوانێت ڕخنە لە میدیا بگرێ ڕخنەی لێ نەگرێ وە کاتێکیش کە میدیایەک بوو توانی پێداویستیەکانی وەرگرەکانی و خواستی وەرگرەکانی و بەرژەوەندی وڵات نیشتمانی و هاوڵاتیانی جێبەجێ کرد ئەو کاتە چاوەڕێ ئەوە نەکە ڕخنەی لێ بگیرێ ڕخنەشی لێ بگیری هەتوو کێر ئاساییە کەواتە ئێستا ئێمە میدیاکمان نییە خواستی بینێرەکانی تێر بکات ناڵێن میدیاکانمان خاڵیە بەڵام ناڕوونی هەیە لە شتەکان میدیامان هەیە دێت لەسەر بەرژەوەندیەکانی خەڵکیکە بەڵام ئایا ئەم میدیایە چەند بە بەڵانسەوە ئەم قسانەی کردووە بۆ لەسەر ئەم حەدەسە بەم شێوە قسەکە بۆ لەسەر حەدەسێکی تر بە شێوازێکی تر قسەکە لە کاتێکە هەردوو حەدەسەکە ئەو ئەتوانێت بە بەرژەوەندی هەوڵ ئەگەر بە بەرژەوەندی هەوڵاتیان بێت میدیای ئێمە شت ئەو ڕژێنێ ئەوەندەی ئەی وروژێنێ ئەوەندە چارەسەری نێوە بابەتەکە خۆ میدیای ببورین کەوا ئەڵێن لە وڵاتی ئێمە لەبەر ئەوەی سیاست بە مامەڵی ڕۆژانەیە بەسەر پێی ئەکرێ ئیشی ڕۆژانە ئەکرێ میدیاش ئیشی ڕۆژانە ئەکا میدیای وڵاتان میدیای بە دوواداچوونە میدیای چارەسەرە تۆ بۆ خۆپیشاندانەکە و بۆ بەجێهێشتۆ خێرابەر بووی دەتەوە ئیشان دەکە ئەی بۆ نەڕۆشتی بە دوای ئەم خۆپیشاندانە بزانی وەڵامی ئەم خۆپیشاندانە نەگەشتەکوێ یەک ڕۆژی کە لەوانەیە هەر ئەمڕۆ بۆ بەیانی باسوخواسی خۆپیشاندان لە ناو میدیای کوردیان میدیای پارتە کوردیەکانە لە کوردستانە نامێنێت ئیتر نەهات بزانێت ئایا وەڵامی ئەم خۆپیشاندانە درایەوە یان نەدرایەوە گەشتەکوێ چی بکرێ بۆی وەڵامیان بدرێتەوە ئایا ئەگەر هەیە خۆپیشاندانێکی تر دروست ببێ یان نا بەجێ دێڵێت پەلاماری حاڵەتێکی تر ئەدا بۆ ئەوش بەجێ دێڵێ بە دوای لەبەرەوە میدیای ئێمە بە ئەجندای سیستماتیک ئیش ناکە هەتاوەکو بابەتێک بەجێ نەهێڵێت بێنێتی ئەم حەدەسەی خۆپیشاندانە بێنێتی بەرئاقاری چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە پەیوەندیکا بە بارودۆخیشان دەکەوت دێت بە دوای حەدەسەکانی ڕۆژە ئەڕوات و بەجێ دێڵێت و ئەچێتە سەر حەدەسێکی تریانی خەلفێتێکی ئەرشیفی بە دوواداچوون لە میدیای ئیستیقسایی لە میدیای کوردیان نابینی بۆیە ناگا بە چارەسەر من ئەگەر لە کێشەی نێوان دوو کەسم زانی 10 ساڵ پێشێستا و متابعەمکردن و بەردەوام زانیم لەسەر چیە کێشەکانیان و چۆنە هەر کاتێک کێشەیەکیان بوو ئەزانم چۆن ڕێگە چارەیەکی بۆ بدۆزمەوە بەس کە بەجێم هێژ لە نقطەیەکان میدیای کوردی حەدەسێک بە ڕوهینەبێت ڕوژێنێت ڕووماڵی ئەکات و بەجێی دێڵێن ناچێ بە دوای چارەسەرەکە دکتۆرە دەتێ بڵی وەکو زەخیرەیەکی کارکردنی ڕۆژانە مامەڵی لەگەڵ دەکات ڕۆژانە ئیشکردن لە وڵاتی ئێمە لەبەرەوەی مؤسسینین و سیستماتیک نین لە ئیشی ڕۆژانە ئەکەین سیاستیش بە ڕۆژانە ئەکەین مامەڵی ڕۆژانە ئەکەین یعنی ئەوە نییە ئێمە ئەم میدیایی ئێمە هاتبێت لە ڕاپەڕینەوە هەتاوەکو ئێستا ئەرشیفێکی بەهێزی هەبوو بێت لە نەمانی پەرلەمانەوە هەتاوەکو ئێستا بە دوواداچوونی بۆ کردبێت بزان نەمانی پەرلەمان چ ئاسەوارێکی سلبی لە ناو کۆمەلگا کردووە لەگەڵ حەدەسەکانی ڕۆژانە مامەڵی ڕۆژانەکانی پارتە کوردیەکان لارێمی کوردستانە زۆر باشە کەواتە هەر ئەوەی کە میدیا دێ لەم ڕۆدا باسی بابەتێک دەکا و سبێنی حەدەسێک ڕووداویشی تر دێتە پێشێ ڕووداوی ئەمڕۆ متوربە ناکە لەگەڵ ڕووداوی سپێنێ ئەمە بۆ خۆی کێشەیەک دروست ناکە لە کۆمەلگادا خۆی بۆیە بوونی سەحافە ئیستیقسایی لە وڵاتانە ڕۆڵی خۆی بینێ بە ئەکتیڤ و لای ئێمە نیە تۆ ئەبێت بزانیت ئایا دەرەنجامی خۆپیشاندانەکە ئەمشان دەچۆ بۆ بەهایان نا بۆی ڕەبتی کە بێ میدیای کوردی من ڕێزم هەیە بۆ میدیاکاری کوردی و میدیای کوردی ئەبێ خاوەنی باگراوندێکی خەلفی متابعی ڕۆژانە بێت هەتا بزانێت چی دەرهاویشتەی چییە چی ئەنجامی چییە چی ئەمەی گەیاندۆ بە خەڵک کا چارەسەرەکەی لەکوێوەیە ئەمە کەنیە لە ناو میدیای کوردی ئەم بۆ شاهی دروست کردووە یعنی ئەمە لە پارەوە چەند خۆپیشاندانی ناڕازی بووە باوەڕ ناکەم کەناڵێک هەبێت هاتی بێت ئەمانەی ئەرشەفە ئەنی ئەرشیف کردی بێت و بە دوواداچوونی بۆ کردی بێت بزانێت خۆپیشاندانی دوێنێ فەرقی چی بوو لەگەڵەوەی ئەمڕۆوە ئەوەی ئەم مانگە فەرقی چی بوو ئەوەی پێشووتر چی بوو ئایا ئەگەری چ جۆرە خۆپیشاندانێکی تر هەیە بۆ ئەوەی خۆی بۆ ئامادەکە بۆچی میدیایەکی ئەوروپی لەگەڵ هەموو حەدەسێکە خێرا حەلەدا ینی ئیستعدادی هەیە هەستەکەی ئەتوانێت زۆر باش قسە لەسەر مۆزوعەکە بکات چونکە ئەوان پێشبینیان هەیە لەسەر بە دوواداچوونیان هەیە لە کاری میدیایانە بۆیە ئەزانێت حەدەسی بەعد چییە کە حەدەسی بەعدی زانی ئەزانێت چۆن خۆی بۆ ئامادەکە
ئێمە ئەشڵەژین کاتی حەدەسە بێ میدیای کوردی زۆر جار ڕوبەڕووی شڵەژانێکە بێتەوە حاڵەتێک دروستە بێت هەتا ئەکەوێتە سەرخەتی ئەوەی چۆن مامەڵی لەگەڵا بکە ئەی شێوێنێت حکومەداد ئێمە پێش میدیای کوردی لە حکمی مسبقی هەیە بۆ حاڵەتەکە یعنی لە پێشە حکومەدا ئەم لە ئیشی میدیا حکومدانە ئیشی میدیا حکومدانە بەڵام ئیشی میدیایەکی بە دوواداچوونی متابعی خاوەن ئەرشیف و باگراون ئاسایی ئەتوانێت قسە بکات لەسەر تەوەقعاتەکانی داهاتوو بەڵام میدیای کوردی لەبەرەوەی لەسەر ئەساسی ئەو ئەرشیف و باگراوند و بە دوواداچوون و متابعی حادسەکان و یەک بە دوای یەککردنی ئەرشیفکردنی شتەکانە و چی هۆکاری چی و چی بۆ هۆی هۆکاری ئەمە ئەگەر چیەتی ڕووبا لە بەردەم ئەگەرا میدیای کوردی ئەشڵەژێت بۆ لەبەرەوەی خۆی بۆ ئامادە بۆ حاڵەتەکە نەکردووە بە دوواداچوونی نییە بۆ شتەکە ئەوەستێت تا حەدەسەکە ڕوەدات کاتی ئەمە زۆر جار حەدەسێک ڕوویاوە ینی حکومەدات ئەو حکومێکەدا ئەو حکومێکەدا لە دەرەنجامی حکومەکە قەیرانەکە گەورە بێ ململانەکە گەورە بێ بۆ چونکە ئەم میدیای خۆی ئامادە نەکردووە بۆ ئەوەی کە یعنی تەوەقعی ئەوە ناکات معریفەی ئەوە بۆ خۆی دروست ناکات کە بزانێت دوای هەفتەیەکی کە چی ڕوە ئایا ئەم خۆ پیشاندانە بەمە کۆتایی دێ یا ئەگەری چیتر هەیە بۆی خۆی بۆ ئامادەکە بۆی بزانێت چۆن مامەڵەی لەگەڵا بکە زۆر جار لە مامەڵە نەکردن لاوازی مامەڵەکردنی میدیای کوردی لەگەڵ حەدەسەکانە حەدەسەکە ئەشێوێنێت زۆر باشە دکتۆرە دەمەوێت ئەو پرسم شتێک هەیە بە ناوی دیکتاتۆری جەماوەری لەسەر میدیا ینی جەماوەر وا بکە میدیاکە ئاراستە بکات میدیا لە بگەڕێمەوە بۆ جۆری میدیایە کاتێ میدیای نیشتمان و خەڵک بێت سانسۆریە بێ خەڵک بێت فعلەن وایە ئەبێ سانسۆری خەڵک بێت بەڵام کاتێک ئێماڵێن میدیا وەرگر میدیا دروستەکە میدیا ژۆرگر دروستەکە بە هەردوو ئاراستەکە زۆر میدیا هەیە لەو ئێستا خاوەنی کۆمەڵێ وەرگرای ئەم وەرگرانەی فێر کردووە ناڕازی بن ئەم وەرگرانەی فێر کردووە بێدەنگ بن ئەم وەرگرانەی فێر کردووە بەڵانس ڕاگرن میدیاکە ناوە ئیشەکەن لەبەرەوە بەردەوام ئەبێ لە تەختەیەکە تەغزیەیەکە لەگەڵەوە بۆیە میدیا وەرگر دروستەکە وەرگریش میدیا دروستەکە واتە میدیا ئەتوانێت وەرگرێک بۆ خۆی بۆ نەمەتی ئیشکردنی خۆی دروستکات بۆیە ئێمە سێرەکەی لە کوردستانە حەزمان لە جۆرە میدیایەکی جەدەل و حەدەسێنان و گفتوگۆ و لای خۆماناڵە چەلاحانە و ئەمانێ ڕا هاتوین لەگەڵ ئەو جۆرە لە میدیا لە میدیایە کە بیاوێ ینی ئەم چەلەحانێت ئەم کۆنفلێکت و قەیرانە نەبێ حەزمان پێینێ لە میدیایەکی فەرهەنگی هودوئی هاوسەنگی ئێمە حەزمان پێێنێ بۆ چونکە فێری ئەو میدیا بووین بۆیە ئەتوێ کرێ شەقامیش ڕۆڵی هەیە لەسەر میدیا یعنی ئێستا ئەگەر ئێمە بڵێن شەقام ڕۆڵی هەیە لەسەر میدیاش کاریگەری هەیە میدیا هەیە ڕێ لەم کوردستانە لەژێر کاریگەری شەقامە ئیشەکە لەژێر کاریگەری کە ئەمە ئەسڵ نیە لە میدیا ئەبێ ئەخاوەنی ئەجندایەکی سابتی خۆی بێت ئەگەر ڕاستە من ئەڵێم وەڵامی وەرگرەکانی بداتەوە بەڵام نابێ میدیا لەژێر کاریگەری ڕۆژانە بێت دیکتاتۆریەتی جەماوەر سانسۆری جەماوەر ئاساییە بۆ میدیا یعنی لە وڵاتانەی کە میدیایەک میدیای خەڵکە و خەڵک پارێ ئەدات و بۆ خەڵک و نیشتمان ئیشەکە خەڵک بۆی هەیە سانسۆری ئەو میدیایە بکە بڵێ من ئەو شتم پێویستە ئەم میدیای بە ئاراستی بەرژەوەندەکانی مناڕۆ بەڵام میدیا لەژێر کاریگەری دەرەوەی جەماوەرا بێت دەرەوە تەحەکوم بە میدیا بکات نا بەس میدیا بۆ خەڵکیش بکات ئاساییە نەک دەرەوە چیت پێ ئەڵێ تۆ تەحەکوم بەسەر تۆ زۆر باشە ئێستا ئێمە وەرگرێکی هۆشیار دروست بۆ لەسەرەوەی کە بتوانێت چۆن متابعەی میدیا دەکا بۆی کە لەسەری ئەوە بێت دووشت هەیە لە زانستی میدیا ڕەفتاری میدیاییمان هەیە هەڵسوکەوتی میدیاییمان هەیە هەڵسوکەوتی میدیایی بریتە لەو شتەی کە میدیا لای من دروستیەکە جۆرێک لە هەڵسوکەوت پێ دروستەکە ڕەفتاری میدیایی بریتە لەوەی کە تۆ چۆن مامەڵە لەگەڵ میدیاکەیت وەرگری ئێمە چۆن مامەڵە لەگەڵ میدیاکە چەند سەعات سەیری میدیاکە چ جۆرە میدیایەکە لە بژێرێت چۆن تەعامل لەگەڵ میدیاکە زۆر متعاتیفە کاریگەرە بە میدیا یعنی میدیا زوو ئەتوانێت عاتیفەی بگرێت و بیخاتە سەرجادە یا میدیا ناتوانێت ئەوەی پێ میدیا بە بەڵانسەوە مامەڵە لەگەڵ میدیاکە ڕەفتاری میدیایی لە سایکۆل لە سۆسیۆلۆژیای ڕاگەیاندنە
تەعاملکردنی وەرگرە لەگەڵ میدیا ئێمە ناڵێن وەرگرێکی ناهۆشیارمان بۆ دروست بووە بەڵام وەرگر لە هەرێمی کوردستانە بە تێڕوانینی من وەرگرێکی ماندووی مێشک ئاڵۆسکاوی شپرزین بەدەست میدیای پارتە سیاسیەکانەوە یعنی مانووی کردووی بە ئاراست هەرکە بە ئاراستەیەکە ئەدبا یعنی نەیخستوویتەتە سەر هێڵێک لە وڵاتێکی ئەوروپیا کە میدیا بەسەر هێڵەستاندارەکەی بۆ نیشتمان و چەقی ئیشکردنی بۆ هاوڵاتیە هاوڵاتی بە ئارامەوە مامەڵە لەگەڵ میدیاکە تەوەقعەکە کە میدیا چی پێی بڵێ یعنی یان تەوەقعاتی بۆ میدیا ئەزانێ میدیا چی پێ ئەڵێ مێشکی مانوو نییە بەدەست شپرزەیی میدیاوە لە وڵاتێکا کە میدیا شپرزە و کەناڵ زۆرە و هەرکە بە ئاراستەیەکە ڕوا مێشکی وەرگر و تەعاملی وەرگریش هەم دابەش بووە هەم شپرزە هەم ماندووە بەدەست میدیاکەوە چونکە هەر میدیایەک دێنێت بە ئاراستەیەکە عیبا ئەوی کە عاتیفەی کۆمەڵێکی جوڵاندووە ئەها ئێمە دووسێ کەس کە ئەگەین بە یەکتر ئەبێ بەجەدەل هەر یەکێکمان میدیایەک بەیانی کە دێتە دەرەوە هەریەکە لە ماڵێک سعات 8:09 هێشتا ئیمزا نەکراوە لە دایرە بێ بە شەڕ بۆ یەک ئەمەڵێەوە ئەوڵێەوە ئەو لە ژێر کاریگەری کەناڵێکا بۆ هەمووشی بۆتە محەلیل هەمووشی بۆتە محەلیل هەر کەسێکیش کەناڵێ ئەمە پێی ئەڵێن دابەشکردنی وەرگر بیرکردنەوەی وەرگر یەکنەگرتنی وەرگر بۆیە بوونی میدیای نیشتمانی هاوکە ئیش لەسەر هاوڵاتی بوونەکە لە وڵاتێکی ئەوروپیا بەیانی نابینی خەڵک هات بۆ دائیرە ببێ بە شەڕ هەریەکە لەسەر بۆ چونکە زۆرینەی وابەستەی کەناڵێکە کە کەناڵەکە بە ئاراستەیەکە پەروەردەیە ئەکات و بیرکردنەوەی کردووە فێری ئەوەی کردووە کە بەرژەوەندیەکانی خۆی لەوێ ببینێتەوە فێری تەحلیلیەکە فێری ئەوە بەس فێری ئەوەی نەکردووە چکە هەریەکە نیە لە ژێر کاریگەری کەناڵەکە و بەیانی هەرکەسێ بە مێشکێکەوە دێتە دەرەوە هەتا ئەم سێ مێشکە یەک ئەگرن و لەوێ ڕێکەکەون ڕەنگە چەندین جەدەل دروست ببێت بۆیە ئەمە وای کردووە ئێمە خەڵکێکمان هەبێ هۆشیار هۆشیارەیەکی شپرزی ئاڵۆسکاوی گرژومۆنی بێتاقەتین بەدەست میدیای کوردیەوە زۆر باشە دەمەوە بپرسم هەست ناکەی جۆرێک لە بێتاقەتی دروست بوو بێ لای وەرگر لای هاوڵاتی بۆی کە زۆر قسە دەکرێت بەردەوام لە میدیاکانەوە ئەم جەدەل ئەو جەدەل ئەم قسەکردن ئەو قسەکردنە ئەم شیکردنەوەی ئەم شیکردنەوەی بردن بەم لا برن ئەمە میدیا دروستی کردووە ئەمە سیاسەت دروستی کردووە نه میدیا دروستی نەکردووە سیاسەتی هەردوو بە هەردوو لا دروست بووە خەڵک بێزارە بەدەست میدیا و بۆ چونکە میدیا نابێت جارێەوە زۆر بێ لە وڵاتە کە مێشکی خەڵکمانوکە چۆ تێگڕای وڵاتانێکی وەکو ئەوروپی بێنە من ئەم ئەحسایم لە چەند شوێنێک باس کردووە بە پێی داتایە کە مامۆسایەکی زانکۆی ئەڵمانی لە زانکۆی سلێمانی عەرزی کرد هەر لە هەرێمی کوردستانە ئەوەندەی ئەڵمانیا ئێمە ڕادیۆ تەلەڤیزیۆنمان هەیە ئێمە چەندێکین لە چاو هەموو فیدراڵیەکانی ئەڵمانیا لەبەرەوە زۆربوونی کەناڵ و ڕێگنەخستنی کەناڵ و ئەکا کە خەڵک بێزار بێ لەمێ و قسەی لەبەر سیاسەتی ژوای کردو چکە خەڵک لە کوردستانە ئێمە لە هەموو شتێک بێئومێد بووین لە دانوستان بێئومێد بووین لە قۆڵ چوار قۆڵ کۆبوونەوە بێئومێد بووین لە دەسەڵات بێئومێد بووین لە ئۆپۆزیسیۆن بێئومێد بووین لە هەموو شێوازێک ها شاندێکی ژەڕوا بڕۆ ئەو خەڵکە ئێستا مایک بەرە بەردەمی ئەو خەڵکە کەسێک نابینی بە ئومێدەوە چاوەڕێ دەرەنجامێک لەم شاندا بکە بۆ چونکە بێئومێدیەک سەراپای ژیانی کاتێکیش دێتە ناو میدیاوە میدیا کاتێک ئەتوانێت لە لای وەرگرەکانی متمانە دروستکە ئەو بابەتانەی ئیشی لەسەرەکات دەسەڵاتێکە بێ گوێ لێ بگرێ شوێنێکە بێت لە وڵاتە کە بابەتەکانی میدیا بە هەند وەربگرێ شوێنێکە بێت کە گوێ لێ بگێ و بتوانی بێتی ئەم بابەتانە بگەێنێتە نەتیجە میدیای کوردی بەشێکی پارتە کوردیەکان لە هەرێمی کوردستانە بەشێکیان ڕۆڵی خاڵیکردنەوە ئەبێنن یعنی ئەوەی کە وەرگر لە سەرجادە نەیڵێت ئەمان دێن لێرە بۆی ئەڵێن لەبەرەوە خەڵک لە هەموو شتێ ماندووە لە کوردستانە ئینجاوەرە لە میدیاش کە هەمووی جەدەلە ئێمە زۆر جار ئەڵین بۆ قسە بکەین لە ناو میدیا ناچاریشی هەر قسە بکەی بەڵام ئەمە تۆ ئەیڵەی مێشکی خەڵکی پێمانوەکەی کێ گوێ ئەگرێ لەمەی ئەمە هەزاران ملیۆن جاروتمان میدیا لە هەرێمی کوردستانە شپرزە لەبەرەوە خەڵکێک ڕەنگە مرتاحە بۆ قسانەی تۆ کاتی پێباتە سەر جۆرێک لە بێتاقەتی و خەمڕەوێنی بۆەکە بەڵام وەکەوەی ئومێدی هەبێ تێک ئومێد بە هەموو ئیشێک لە هەرێمی کوردستانە ئەڵێ مەتوانە بڵم کوژاوەتەوە بەڵام دیسان لە سەر و هەمویان و ئومێدێک دەبێ هەر هەبێ ئەگەر ئومێدێک نەبێ
ئومێد نەما هیچ ئومێد لە دایکە بێ بەڵکو کە هیچ نەماوە ئومێدی لە دایک ئومێد نەبێ ڕۆژە ڕۆژان ئومێد هەیە ئەو میدیا نیشتیمانەی تۆ باسی دەکەی دروست بێ و ئەگەر ئەمە نەبێت ینی ئێمە قسە لەسەر چی دەکەین هیچ شتێک من مامۆستایەکم هەبوو لە بەریتانیا ئەیوت تەبیعەتی تەلەبەی شەرقیم زۆر لایە و تەبیعەتی ئێوە یەک شتی تایە هەموو شتێک کە ئەیڵێن بە مستەحیلە زانن بەڵام کە ئەکەونە سەر خەتەکەش ئاسانە لەلاتان بۆیە هیچ شتێک لە ژیانە مستەحیل نییە لە خاڵێکی بچووکەوە گرنگەوەی دەست پێ بکەیت ئێمە ئەتوانین میدیای نیشتمانیشمان هەبێ کەی کاتی حکوومەتێکی نیشتمانی پەرلەمانێکی نیشتمان هیچ لەمانە مستەحیل نییە ئێمە سەربەخۆی هەرێمێکمان دەستکەوتووە لە کاتێکە هیچ ئومێدێک نەبوو ڕۆژە لە ڕۆژان بستێکی هەرێمی کورد بستێکی کوردستان سەربەخۆی تیابێ یعنی شتی زۆر گەورەمان کردووە مقاوماتی زۆر هەیە لە وڵاتە تۆ خاوەنی ئابووریت خاوەنی کانزایت خاوەنی سامانێکی سروشتیت خاوەنی خەڵکێکی ئەکادیمی و عقلەتێکی خاوەنی کەسانێکی کە ئەزمموی سیاسیان هەیە یعنی ڕاستە سیاسیەکە شکستیە ناوە بەڵام ئەوە نییە بە دەربین لەوانە لەبەر ئەوە وڵات هەبووە لەم قەوماتە ئێمەشیتیان نەبووە بەڵام ئیرادە ئێمە ئیرادەمان نەماوە ئیرادەکەمان لاواز بوو ئیرادەی تاگ لاواز بوو ئیرادەی حکومت لاواز بوو ئیرادەی سیاسی و پارتە سیاسیەکان نەبوونی ئیرادە وای کردووە هیچ شتێک مستەحیل نییە بەڵام چییە گرنگەوەی تۆ لە خاڵێکەوە دەست پێ بکەیت زۆر باشە ئەو دۆخە ناجێگیرەیان شێواوی لە هەرێم هەیە دەبێت میدیا ڕابەرایەتی بکایان سیاست ڕابەرایەتی بکە سیاست ئیشی خۆیەکە و میدیا ئیشی خۆیەکە بەڵام گرنگەوەی ئیشەکەیان هاوتەری بێت لە وڵاتان لە وڵاتێکا کە استقراریەت هەبێ ئەبێ میدیا و سیاست بە یەک ئاراستە بە سیاستی حیزبینە سەر بە یەک سیاسەتی شەکەن خۆ هەرواستە ڕێگە ڕاستی خۆی گرتووە میدیا بە سیاستی حیزبەکان بەس کاتێک تۆ سیاسەتێکی سیستمێکی وڵاتی جێگیرت هەبێ ئەبێ میدیاش بە ئاراستی ئەو سیستمە جێگیری ئیش بکات یعنی چونکە میدیا زۆر ئیشی پێکرد ئێمە وابزانینە لە هەرێمی کوردستانە میدیا ئیشی پێ نەکراوە بەشێکی ئەم قەیرانە میدیا دروستی کردووە بەشێکی کە ناتوانێت کە چارەسەر نابێ میدیا دروستی کردووە بەشێکی لێکدابڕانەکان میدیا دروستی کردووە ئەتوانێت لێک نزیکردنەوە دروستکە ئەتوانێت بەمەشی کە میدیای پارتێکی سیاسیش بێ هەر ئەتوانێت فشار لەسەر پارتەکەی خۆشی دروستکە بەشێک لەم قەیرانە بکە بەڵام نایکات لەبەرەوە ڕابەرایەتیکردنی وڵات بە تەنها بە میدیا نییە سیستمێکی جێگیری دەسەڵاتی ئیداری سیاسی لە تۆپی ئیشەکە بێت تێگڕای سیستمە پەروەردەی و کۆمەڵایەتی و میدیاییەکان لە ژێر چەتری ئەم سیستمە جێگیرە بە هەر هەمووان ئەتوانن ڕابەرایەتی کۆمەڵگە بە شێوازێکی جوان بکەن زۆر باشە دەبێ ئەم پرسیارە بکەم ئەویش ئەوەیە کە ئایا میدیا لە ئێستادا گونجاوە بڵین شوێنی ئۆپۆزیسیۆنی سیاسی گرتوێتەوە خۆی جارە ئەوەی حیزبەکان نایکەن بە شەڕ بە خۆیان بەشێکی بە میدیاکان نیکەن ینی میدیای پارتێکی سیاسیە وەکو ئەڵەم لە کوردستانە زۆرینی میدیاکانمان میدیای رادیۆ تیڤیەکانمان لەبەرەوە توانیوێتی من ناڵێم میدیا هەمیشە دەسەڵاتە بە هەر بارێکاییش بکات دەسەڵاتە میدیا یعنی میدیا بە هەر بارێکا بخەی دەسەڵاتێکی هەیە بەم دیوە بەو دیوە باشە بە خراپ دەسەڵاتی هەیە یعنی توانیوێتی بەشێک لە ناڕەزایەتیەکانی خەڵک بگەێنێ توانیوێتی زمان حاڵی زۆر لە ناڕەزایەتیەکانی خەڵک بێ بە تایبەتی ئەمە ئێستا کە سۆشیال میدیامان هەیە سۆشیال میدیا میدیای دیموکراسیە میدیایەکی ئازادە میدیایەکی دەستکراوەیە میدیایەکی فراوان ینی تاکتیا بە ڕادەیەکی زیاد زۆر باش تایە ئازادە و ئێمە لە تەکنەلۆجیامان پێگەشتە لە سەردەمی تەکنەلۆجیان کە کۆنتترۆل زۆر لاوازە لە لای ئێمە لەبەرەوە میدیا بە سۆشیال میدیا و بە میدیای تاک و بە هەموو ئەو ینی توانیویانە بەڵام لەبەر ئەوەی سیستمێک نییە و دەسەڵاتێک نییە گوێ لە میدیا بگرێ و لەبەر ئەوەی کە میدیا بە ئاراستەی چارەسەر شتەکان نابا و باگراوندێکی هەیە و ئەجندایەکی بەرژەوەندی هەریەکە لایەنێکی هەیە ناتوانن ئەم میدیانە بێن گوتارێکی هاوبەش لە ناو خۆیانە دروست بکەن توانیوێتی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن ببینێ بەڵام من میدیایەک چی لێ بکەم مێشکێکی ئۆپۆزیسیۆن بۆ من دروستکە بەڵام دەسەڵاتێک نەبێت گوێ لە مێشکە ئۆپۆزیسیۆنەکەی من بگرێ ئێستا میدیا لە کوردستانە خەڵکێکی ناڕازی دروست کردووە بەس ئەم خەڵکە ناڕازیە وای لێ هاتووە بە هەموو شتێ ناڕازیە کەسێکیش نەبێ گوێ لەم ناڕازیە تێبگرێ ئەم خەڵک کەسە لە شوێنی خۆیان
بێئومێدێکی بەسەرا زۆر باشە باسی ئەو ناڕەزایەتیە دەکەی. ینی پێ وایە کە میدیا بە جۆرێک لە جۆرەکان ناڕەزایەتی لای خەڵک دروست کردووە سبەینی ئەگەر سیستمێکی نیشتیمانیش بێت ئاسان نییە سنتەرکردنەوەی خەڵک بەوەی کە لە دەوری نیشتیمانێک کۆ ببنەوە کە هەمووان ڕازی بن ئەگەر شتەکە کەمیش بێت ئاسانە مەسەن لەبارێکدا کە قەیرانی دارایی هەیە لەبارێکدا قەیرانی سیاسی هەیە ینی خەڵکەکە پێ وایە واو ڕوژاوەکە کە ئاسان نییە. ئێمە پێویستمان بەوە بە بنیاتنانەوەی وڵات هەیە نەک لە ڕووی موسسە و ستراکچەر و پێکاتە و بینا و جادە و شەقام و ئەوانە تاکی کوردی لە هەرێمی کوردستانە پێویستی سەر لە نوێ بە بنیاتنانەوە هەیە پێویستی بە ڕیفۆرمکردنێکی بیرکردنەوەشی هەیە ئەگەر تۆ بتەوێ ئەم تاکی کوردیە بکەیتەوە بە ڕۆحێکی هاوڵاتی بوونی بە بەرا بکەیتەوە ئاسان نییە بەڵام ئەمڕۆ بکرێ باشترە تا 10 ساڵیکە کە هیچ ئینتیمایەک نەمێنێ ئێستا خەڵکێک دروست بووە ئینتیمای بۆ هیچ شتێک نییە ئینتیمای بۆ خێزانەکەی خۆشی نەماوە نە ئینتیمای بۆ خێزانی هەیە نە بۆ ئاینی هەیە نە بۆ نیشتمانی هەیە نە بۆ وڵاتی هەیە باوەڕی بە هیچ شتێک نەماوە ئەمە مەترسیەکە لە بۆ تاکێک دروست ببێ بەڵام ئەمە ئەگەر لە ئێستا هەنگاوی بۆ بنرێت ئاسانترە وەک لەوەی دوای 10 ساڵێکە ئیش بەمە بکرێت چونکە ئێمە لە ژێر کاریگەرێکی گڵۆباڵی میدیایەکی بازرگانی ئەنواع بەرژەوەندیداری جیهانیشان لە دەرەوەی ئەوەش لە ناوخۆی خۆشمانە میدیایەک هەیە بێ ئومێدی بۆ دروست کردوم و لە دەرەوە شتێک دێ بە ئاراستەیەکی ترا ئەم بە ئاسان نییە ئەمە چاکردنەوەی بەڵام ئەکرێت ئیرادەمان هەبێت مقاوماتمان هەیە کۆمەڵگەی ئێمە مقاوماتی زۆر باشیتایە تاکی زۆر باشیتایە موسسەی زۆر باشیتایە ئیمکانیەتێکی باشمان هەیە یعنی مقاوماتمانی شتانێک هەیە کە دڵخۆش بێ بەوەی کە ئێمە بتوانین جارێکی ترم نیشتمانە بنیاد بنینەوە تاکی کوردی بیرکردنەوەی بنیاد بنینەوە کاتێ سیستمێکی سیاسی باشە دروست کرد کاتێ سیستمێکی پەروەردەی باشە دروست کرد کاتێ سیستمێکی میدیایی باشە دروست کرد کاتێکە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و هەموو موسساتەکانی تەوعیەکردنەوە هۆشیارکردنەوە خستە ئاراستەی ئەوەوە کە بتەوێت تاکێکی ئەکتیڤ دروستکەی ئاسانە خۆ هەر ئێمە ئەمەمان بەسرا نهاتوە لە ئەوروپایەکە لە وڵاتێکی وەکو بەریتانیا دوو هەم وڵاتی زلهێزی جیهانە تاکەکانی بەرەو فەوتان چ بوون لە مشروعەکەی دەیڤید کامێرۆنە ئەیود من لە پرۆژەی کارما ئیش بۆ ئەوە ناکەم من حکومەتێکی بەهێز بم من ئێستا حکومەتێکی بەهێزم بەڵام کۆمەڵگەیەکی ڕووخاوم هەیە بیگ سۆسایتی پرۆژەی بوو هێنای یەک ئەجندای جوانی بۆ دانا پارێ بودجەیەکی بۆ تەرخان کرد خەڵکێکی باشی مدەڕەب بۆ کرد کە وتی من پێویست بەوە ئەکات تاکێک دروستکەم خۆی خاوەنی ئەوە بێت کە تاوان نەکە نەک هەموو تاکێک 4 پۆلیس و 5 کامێرەی بۆ سەدانێم یعنی کۆمەڵگەکانی وڵاتانی تریش و ئێمە تاکمان لە ڕوویەکی ترەوە تێکچووە ئەوان تاکیشیان لە ڕوانگەیەکی ترەوە تێکچووە بەڵام گرفت لای ئێمە و لای ئەوان جیاوازیەکەی هەیە ئەوان ئەگەر ئێستا لێرە شتێکیان تێک بچێت ناهێڵن بەسەریا بچێت خێرا بنیاتێنێنەوە یعنی پارچ لە گۆشەیەکی وڵاتەوە بۆشاییەکیان بۆ دروست بوو هەستیان بە نەقسێ کرد یەکسەر چاکیەکەن ئێمەدا ئەنیشین هەتا هەمووی تێکەچێت لەبەرەوە دروستکردنەوەی تاک ڕیفۆرمکردنی تاک بنیادنانەوەی تاک ئێستا پرۆژەیەکی عالەمیە کە وڵاتانی دنیاش مناڵیان بەهۆی تەکنەلۆجیاوە تێک چووە تۆنی بلێر یەکێ لە قسەکانی وتی گەورەترین کێشەی وڵاتەکەم لە 2006 بوو ئەمەیوت گەورەترین کێشەی وڵاتەکەم تینەیجەرەکانن گەنجەکانەوەی لە تەمەنی 12 بۆ 19 کە ئێستا ئێمەش پێوەی ئەناڵێنین بەڵام ئەو دێت بەرنامەی هەیە بۆ کارکردنی ئەمە بۆیە ئەوان بە مدمینی بە ئەنواعی مادە بێهۆشکەرەکان بە لاساری بە کاریگەری تەکنەلۆجیا ئەوانیش تاکیان لە ڕەوت تێک چۆک و لای خۆمانەڵە بەڵام تاکی ئێمەش بە ئاراستەیەکی ترات بەرەو لادان چوە بۆیە بنیادنانەوەی تاک هەموو وڵاتێکیشی بۆکەن ئێمە ئەتوانین وڵاتیش بنیاد بنینەوە بەس ئیرادەمان هەبێ بەڵام ئێمە ئیرادەکەمان نییە شتە سایکۆلۆژیەکان زاڵترە بەسەر عەقڵیەتی سیاسی کوردی ئێمە کێشەی بیرکردنەوەیەکی نەفسی سایکۆلۆژی تەنازل نەکردن بۆ یەکتر ئیمان نەبوون بە هینی یەکتر ئەمانە هێشتاوەکو لە عەقڵیەتی قیادەی کوردی و تاکی قیادەی کوردیا هەیە
بۆیە کۆمەڵگەکە ئاسان نییە لەم حاڵەتە بەم جۆرە بیرکردنەوە تۆ بتەوێت لە خەمی کۆمەڵ کاتی هاتنە سەر ئەوەی لە خەمی کۆمەلگا بن لە خەمی خۆیان تەجاوزیان کرد لە خەمی ئەوەی پارتەکەی ئەو یەکەم نەبێت و ئەم پارتە تەنازل بۆ ئەو پارتەنەکە کەی توانیان تەجاوزی ئەوەیان کرد هۆشێکیان بەلای ئەم کۆمەلگا کردەوە کە بە تەئکید ڕۆژگارێک ئەبێت کاتێک ئەگەر ئەوان ئاوڕیاندایەوە لەوەی تەجاوزی ئەو جیاوازی خۆیان کەن و بنەوە بە خاوەنی ئەم کۆمەلگە ئەم کۆمەلگەیەکی ڕووخاوە لە بەردەستیانە بە ئاسانی بۆیان بنیاد نانرێتەوە بۆی ئەمڕۆ بیری لێ بکەنەوە باشتر هەتاوەکوس بێنێ کەی تەجاوزی ئەوەیان کرد هاتن وەکو باوکێکی نیشتمانی حکوومەتێکی نیشتمانی ئیشیان بۆ تاکی کۆمەلگە کرد ئەوەندە توانای مرۆیی و ئابووری و لەم وڵاتە هەیە من پێم وایە زۆر ئاسان ئەتوانین لە ماوەی با بە 10 ساڵ ئێمەیش تاک بنیاد بنینەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە نەزاکەت حسێن مامۆستایی زانکۆماندومان کردی بەڕێزان لە ماوەی ڕابردوو لە بەرنامەی باس و خواست لەگەڵ ئێوەی خۆشەویست و ئازیزدا بووین ڕۆڵی میدیا لە ناو ڕووداوەکان و بەگشتی باسی میدیامان کرد زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستیش کە تاوەکو ئەم ساتە بینەرمان بوون خواتان لەگەڵ.